خۆپشاندانی مامۆسایان بە تام و بۆی دروشمەکانی ڕاپەڕین و ئەو دروشمانەی لە کاردانەوەی وتەکانی سەرۆکی حکوومەت دروست بوون بەردەوامە. چیدی مامۆسایان بۆ پێدانی موچە نهاتونەتە سەر شەقامەکان، بەڵکو ئامانجیان هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچەیە و ڕای دەگەێنن بە ئەگەر و مەگەر حکومڕانی خەڵک ناکرێت و متمانەیان بەدەسەڵات نەماوە. ئێمە تەنها بۆ موچە نهاتونەتە سەر شەقام، بەڵکو کۆمەڵێک داخوازیمان هەیە بە تایبەتی مەسەلەی ئازادی ڕادەربڕین، مەسەلەی خۆپیشاندان کە لە حەولێر و دووەک بە تەواوەتی سەرکوت دەکرێت. تا چەنە باوەڕتان بە بەڵێنەکانی حکوومەتێ؟ یەک ئەمەە باوەڕ نەبینیە ئەویان درۆ کردووە ئەو خواست و ڕێڕژ نەکات، هەموو جەنان درۆیە لە 2009 ئەمانە درۆکەن. تۆ مامۆسا ڕەعدی بۆ من گرتووە، ئەی بۆ ناچیەوە بگری کە مامۆسا بوو شاری کوشت، ئەی بۆ ناچیەوە بگری کە مامۆسا زەردەش عوسمانی کوشت، کاوە گەرمیانی کوشت، کارمەندەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەولێر کوشتیانن، ئەی باشە بۆ ئەوانە ناگرن. خۆپشاندان بە ناوی یەکشەمەی گەورەوە دەستی پێکرد، پەیتا فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو و کارەبا و شارەوانی و دادنووس و دادگا و هاتوچۆ و ئەوقاف و فەرمانگەکانی دیکەی حکوومەت هاوشان لەگەڵ خانیشینان و کاسبکاران و پێشمەرگە دێرینەکان بە گروپ و دەستە بازنەی خۆپشاندانەکانیان فراوانتر کرد. لە دروشمەکانیاندا داوایان لە هاوڵاتیان دەکرد لە مافە خوراوەکانیان بێدەنگ نەبن. حکومەت کەڕە چۆرە، ئاگای لە هیچ نەماوە، داوام لە هەموو دوکانەکانێ ئەمە کلیلی دوکانەکەمە دام خستووە، هاتووم بۆ پشتگیری لە مامۆستایان بکەم، داواکاریان مافی ڕەوای خۆیانە ناکرێت بۆستێ، بەڵام ئەگەر حکومەت هەروە بکات مامۆستاش بێگومانە لەوەی کە ناتوانێت یعنی بێتە مەکتەب، مەجبور نییە بێت یعنی تەلەبە بۆ بەهێزی و بە بێتاقەتیە بدانیش لە پۆلا دەرگا چۆن لە ڕێسمە دەچێت، حکومەکان لە ڕێسمە بەرگۆ حکومەتی وڵاتی با بڕۆن و بەجێبێڵ نێمە چاکێکەکەینەوە، بەڕاستی دروستیەکەینەوە لەسەر بنەمایەکی زۆر زانستی و علمی و پێشکەوتووی بۆ خەڵکی کوردستان، ئەم خەڵکە گوناحە ئاوانی بێ بەڕاستی. دڵنیا بنەبێ یەکێتی و پارتی لە ناو بچن و هەردووکیشان بڕوخن، موچەمان نایە، موچەکە هەر بۆ خۆتان، چیشتان ئێوە بڕۆن چۆڵیکەن، ئەگەر ئێوە هەڕەشە لە میلەت دەکەن دڵنیا بە میلەت زۆر لە ئێوە ئازاترا. من وەکو خوێندکاری زانکۆی سلێمانی پشتگیری تەواوی مامۆستا و تەندروستکاران و فەرمانبەران هەموویانەکەین. مامۆستایان لە سەرەتای وەرزی دووەمی خوێندنەوە 58 گرتبوونەوە و خۆپشاندانی بەرفراوانیان ئەنجام داوە. ئێستاش جەخت لەوە دەکەنەوە لە خەباتی مەدەنی بەردەوام دەبن تا دەسەڵات ناچار بکەن مل بۆ داواکاریەکانیان بدات. لێیان قبول ناکەین کە مامۆسایان لەسەر مافی خۆیان سجن بکرێن، لەبەرەوە داوا لە هەموو مامۆسایانەکەین بێنە دەرەوە، بێنە بەشداریکەن لەسەر شەقام. ئێوە هەموو کاتێ پێم وتون ئێوە دوو نووسینگەی خاک فرۆشتنن، ئێوە خاکە فرۆشتن خاک ناکردن، بەڕاستی شەرمەزاریە بۆ دەسەڵاتێک تا ئێستا بێ ئاگا بێ لە خەڵکان. بە شێوەیەکی بەرفراوان هاوڵاتیان و کاسبکاران و پێشمەرگە دێرینەکان و قوتابیان و کەسوکارەکانیان بەشداری لە خۆپشاندانەکاندا دەکەن، هەروەها پاڵپشتی مانگرتن و بایکۆتی مامۆسایان و تەندروستکاران دەکەن. هەمووان حکوومەت دڵنیا دەکەنەوە فەوتانی ساڵێکی خوێندنی ڕۆڵەکانیان دەکەنە قوربانی بۆ گۆڕانکاری ڕیشەی لە دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.